ئەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمە لە گوتارێکدا بە بۆنەی سەری ساڵی کۆچی لە بەغدا ڕایگەیاند ئێمە لە بەردەم قۆناغێکی یەکلاکەرەوە و گرنگ داین بۆ چەسپاندنی سەقامگیری و پێویستە ئەولەویەتی سیاسی ئێمە با ڕاستەی سەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی بێت. بەڵێ ئەمار حەکیم گۆچی نابێ ئێدی بچاوی سەرکەفتنا سیاسی لە هەژمارە کورسیان بنێرن پێویستە دیتنامە مەزنتر بە داکو و خزمەتێک سێدەتر بدن خەڵکی ئێمە لە بەردەم قۆناغێکی یەکلاکەرەوە و گرنگ داین بۆ چەسپاندنی سەقامگیری و چەمکەکانی خزمەتگوزاری و ئاوادانکردنەوە. بۆیە دەمەوێت باس لە هەندێک ئەولەویات بکەم کە بۆ قۆناغی داهاتوو زۆر پێویستن. یەکەمیان پێویستە ئەولەویەتی سیاسی ئێمە بە ئاراستەی سەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی بێت. یەکێک لە دیارترین ڕەگەزەکانی سەقامگیریش پێکێنانی هاوپەیمانێتی بەهێز و ڕەسەنن کە دەبنە هۆی سەرکەوتنی پرۆسەی سیاسی و ڕاستکردنەوەی هەڵەکان. دووەم، لە ڕێگەی ئێتیلافی ئیدارەی دەوڵەت توانیمان ڕۆڵی سیاسی بەهێزتر بکەینەوە و حکوومەتی بەهێزی خزمەتگوزاری پێک بهێنین. نابێت ڕێگە بەگەڕانەوە بۆ چوارگۆشەی ناکۆکی و گرژی سیاسی بدەینەوە و چیتر نابێت بە چاوی سەرکەوتنی سیاسی لە ژمارەی کورسیەکانی هەڵبژاردن بڕوانین. پێویستە دیدگای ئێمە گەورەتر بێت چونکە خەڵکی ئێمە شایانی زیاترە. جەمال لەبارەی گوتارەکەی بەڵێ ئەمار حەکیم دەمانەوێت کە گفتوگۆی زیاتر بکەین. میوانمان هەیە بەڕێز ئیبراهیم سەراج شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵمان دەبێت. بەڕێز ئیبراهیم شەو باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24. ئەمڕۆ لە گوتارەکەی بەڕێز ئەمار حەکیم چیتان خوێندەوە؟ بە تایبەت کە باسی لە ناکۆکیەکان دەکرد، دەکرێت بڵێن ئەمە ئاماژە بوو بۆ بوونی ناکۆکی لە نێو چوارچێوەی هەواهەنگی؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، بەڕاستی ناکۆچیەکان بەهێز نین لە نێو چوارچێوەی هەماهەنگیدا. بەڕاستی پێم وایە ئەمەش دۆخێکی سرۆشتیە لە هەموو حیزب و پارتەکاندا و هەموو هاوپەیمانەتەکاندا. ڕەنگە ناکۆچی هەبێت، ناکۆچی لە دیدگاکان لە تێڕوانینەکان لەسەر هەڵوێستیی دیاریکراودا، بەڵام ئەم ناکۆچیە زۆر قوڵ نییەن بدیگبێتە حاڵەتێکی تون بێت کە چارەسەر نەکرێت. چوارچێوەی هەماهەنگی کە لە چەند لایەنێکی سیاسی پێکاتووە ڕەنگە دید و بۆچوونەکان جیاواز بن بۆ هەر بابەتێک، بەڵام بە شێوەیەکی گشتی لەسەر بابەتەکان کۆک و هاوڕان ڕێک دەکەون لەسەر پاڵپشتیکردنی حکوومەتی بەڕێز سوودانی. ناکۆچیەکان بەڕاستی ناکۆچەکان تەنها لە بۆچوونەکاندا نەک لە بڕیارەکاندا. ناکۆچەکان ئەوەندە بەهێزیش نین بەهێزین ئەوەندە بڵێن چارەسەریان بۆ نەدەزرێتەوە. دۆخەکە کۆنتڕۆڵ کراوە لە نێو چوارچێوەی هەماهەنگیدا. ئەنگۆ ئەم دەکارم ببێژن کو حکوومەت دبریارین خودە پرۆژەیین خودە سەرکەفتیە و ئالیین سیاسیژی پشتگرین ڕاستەقینە ئێ حکوومەتێنە؟ بەڵێ بەڵێ بێگومان چوارچێوەی هەماهەنگی بە تەواوی پێکاتەکانیەکە بە هەموو پێکاتەکانیەوە پاڵپشتی لە حکوومەتی بەڕێز سوودانی دەکات، پاڵپشتی لە جێبەجێکردنی کارنامەی حکوومەتی بەڕێز سوودانی دەکات، لەگەڵیدا دەمێنێتەوە، لەگەڵیدا دەوەستێت، هەموو پاڵپشتێکی دەکات لە نێو پەرلەمان بێت یاخود لە دەرەوەی پەرلەمان بێت. تەنانەت وەزیرەکانش چوارچێوەی هەماهەنگی دەسەڵاتیان هەیە کە پاڵپشتی بەڕێز سوودانی بکەن بۆ ئیدارەدانی کابینە وزاریەکەی بەو جێرەی پێویستیەکانی دەوڵەت و وڵات. پێمان وایەکەوە ناکۆچیەکان ئەوەندە بەهێزدین کە بگات بۆ ئەوەی کەوا ئینشقاقی جیابوونەوەی لێ بکەیتەوە. بێگومان ناکۆچیەکان ئەوەندە بەهێزن. ئەمە شتێکی سروشتیە لە هەموو ماڵەکاندا سیاسەکاندا ناکۆچی لەم شێوازەبوونی هەیە. وەکو گوتمان شتێکی ئەو تۆ گرنگ نییە، زۆر مەترسیدار نییە، هەڕەشە لە حکوومەتی سوودانی ناکات لە کۆتاییدا. بەڵێ بەڕێز سەراجانی تۆ زۆر جەخت لەوە دەکەیتەوە کە ناکۆکیەکان هێندە گەورەنین، بەڵام ئەمڕۆ بەڕێز حەکیم لە گوتارەکەی داگوتی کە نابێت بگەڕێینەوە بۆ چوارگۆشەی ناکۆکی و گرژی سیاسی. ئەگەر بم پێ بێت کەواتە ناکۆکی و گرژی سیاسیەکان بەو شێوەیە نین کە ینی سەرۆکی ڕەوتی حکمە باسی دەکات؟ ئەمە بۆچوونی بەڕێز حەکیمە، ئەمە بۆچوونی خۆیەتی. یەکەم دۆسەکە دۆسیەکی سیاسیە. حکوومەتی بەڕێز سوودانی
لە هەمان کاتدا خودی کەسایەتی سوودانی بربژێری چوارچەوەی هەماهەنگیە بۆیە ئەوەی کاوە ئەوەی سوودانی گەیاندۆتە ئەم قۆناغا و سەرۆک وەزیران چییە؟ چوارچەوەی هەماهەنگیە بۆیە پێمان وایە ئەگەر هاتوو ناکۆچیەشی سیاسی هەبێت بەڕاستی پەیوەندی بە بابەتەکە بە حکوومەتەوە نییە بابەتی پەیوەندی بەلایەنە سیاسەکانەوە هەیە بەڵکو بۆیە پێمان وایە کەەوە دەسەڵاتی حکوومەت دەسەڵاتێکی جێبەجێکردنە لە هەمان کاتدا ڕێکەوتنێکی ئیتلافی هەیە بۆ بەڕێوەبردننی دەوڵەت بۆیە بەڕێزە سوودانی و کابینە وەزاریەکە و چوارچەوەی هەماهەنگەکەی دەبێت کەوا کۆسپەکان لە بەردەمی لا بدەن لە نێو چوارچەوەی هەماهەنگی یاخود لە دەرەوە چوارچەوەی هەماهەنگیدا بۆیە ئەم ناکۆچیانە دوو پاتی دەکەمەوە ئەمە زۆر بەهێز نین ئەوەندە بەهێزین بگاتە حاڵەتی ئینشقاق و جیابوونەوە بۆ ئەوە بگاتەوە ئاستەیکەوە چوارچەوەی هەماهەنگی دەستبەرداری سوودانی بێت نەخێر هەرگیز نەگەیشتۆتەم حاڵەتە و ناشی پێشمان وانە کە بگاتە بەم ئاستا ئەمە بەڕاستی وێنەکە بەم شێوازەیە وەکو گوتمان ناکۆچەکان بەو شێوازە نین کە بڵێن چوارچەوەی هەماهەنگی پاڵپشتی لە سوودانی نەکە تاوەکو ئێستا هیچ هەڵوێستێکی سیاسی لە نێو چوارچەوەی هەماهەنگی نییە کە بڵێت ئێمە دژی کارنامەی حکوومەت و دژی بەرز محەممەد شیا سوودانی بۆیە پێمان وایەکەوە هەنگاوەکانی سوودانی هەنگاوی تا ئێستا زۆر باشن تاوەکو ئێستا ئەو پاڵپشتە بەهێزەی هەیە لە چوارچەوەی هەماهەنگی بێت یاخود لە هاوپەیمانی بەڕێوەبەرین دەوڵەتەوە بێت برێز سەرراج نوها گەڤاک و حکوومەتا برێز سوودانی هاتە دروستکردن ڕێکەفتنێک ناو ئالیە کورد و ji bo piştgiriya hikûmetê jî hate kirin. Rêkeftinek di navbeyna Serokvezîrê hikûmeta Herêma Kurdistanê û Serokvezîrê Iraqê de hate kirin. Lê gava ku ev rêkeftin çû parleman, li parleman de dengên cuda derketin. Yani ew piştgiriya ku Birêz Sudanî li hêviyê bû li parleman, ew piştgirî negir ji bo proje yasayî. Belê nirxandin hate bikir. من پێم وایە کە ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدا سەبارەت بە بابەتی نەوت و بابەتی بودجە و بابەتی شازدارەکان پێمان وایە کەوا ڕێکەوتنەکە واژۆ کراوە بەڕێز بارزانی و بەڕێز سوودانی وەکو هەردوو سەرۆکوەزیرانی حکوومەت واژۆیان کردووە ڕێکەوتنەکە جێبەجێ دەکرێت تاوەکو ئێستا کۆسپێک نییە لە بەردەم بابەتە ڕێکەوتنەکە جێبەجێ کراوە پێمان وایە ئەو پابەندیانە کە جێبەجێ دەکرێت لەناون هەردوو ولادا چوارچەوەی هەماهەنگی دەیەوێت کاوە ئەم کێشانە سفر بکاتەوە لەگەڵ هەرێمی کوردستاندا بە گوێرەی دەستور لە هەمان کاتدا داواکاری کەسێتی نین لەم بابەتەدا لەم ناوچەی بێت یاخود لە ناوچەیەکی دیکەدا بێت ئەو قسە لە سەرسی دەکرێت لەسەر هەمووان دەکرێت کە لە ژێر بنەمای بە گوێرەی دەستور کێشەکان چارەسەر بکرێت ئەم ڕێکەوتنە وەکو خۆی جێبەجێ بکرێت لە هەمان کاتدا کۆسپەکانی و لەمپەرەکانی بەردەمی لا بردرێن حکوومەتی هەرێمی کوردستان لە هەمان کاتدا پێویستە هەردوو لا هاوکار و هەماهەنگ بن بۆ لادانی کۆسپەکاندا هیچ جۆرە تایبەتمەندیەک لەم بابەتەدا نییە پێویستە هەردوو لا لەگەڵ یەکتریدا هاوکار و هەماهەنگ بن ئەمە قسەی چیە قسەی دەستورە بۆیە بەڕێز سوودانی پێداگر و ڕشتە لەسەر ئەوەی کە دەبێت و پێویستە کە نەخشە ڕێگەیەک دابنێت بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە بەم هەنگاوەیەش ئاراستە دەرێت چونکە لە بەرژەوەندی هیچ لایەنەیەک نییە پێویستە بەرژەوەندیەکان چارەسەر بکرێن یاخود بڵێ نەخۆشیەکان چارەسەر بکرێن لە بەرژەوەندی هەمووان بێت چونکە دۆخەی ناوچەکە ڕنگدانەوەی لەسەر عێراق دەبێت چونکە دەبینین دۆخەکە چۆنە ئەگەر چی لە عێراقدا حکوومەتێکی شەرعی و یاسایی هەیە دۆخی عێراق لە ڕووی ئەمنی و ئابووریەوە سەقامگیریشە بەڵام ناکرێت و نابێتە ئەم دەرفەتە لە دەست بدەین بیدەنێ ناکۆچە سیاسیەکان بەڵێ بەڕێز ئیبراهیم سەراج شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە میوانی کوردستان 24 زۆر سپاس سپاس برێز سەرراج